ماوەی مانگێکە ئاسمانی عێراق بەڕووی هاتوچۆی فڕۆکە مەدەنی و بازرگانیەکاندا داخراوە و تەنیا فڕۆکە و درۆنی جەنگی هاتوچۆی پێدا دەکەن. بەهۆی بەردەوامی جەنگ و گرژیەکانەوە دەسەڵاتی مەدەنی عێراق هەر هەفتە و دوو کاتژمێر جارێک داخستنی ئاسمان درێژ دەکاتەوە. ئەمەش زیانێکی ئابووری گەورەی لێکەوتوێتەوە و بووەتە هۆی لە دەستدانی سەرچاوەیەکی گرنگی داهاتی دەوڵەت و وەشاندنی گورزێکی قورس لە کەرتی فڕۆکەوانی ناوخۆیی و نێودەوڵەتی. ڕوانگەی ئیکۆ عێراق لە ڕاگەندراوێکدا قەبارەی ڕاستەقینەی بەشێک لە زیانەکانی بڵاو کردەوە. بە پێی داتاکانی ڕوانگەکە پێش دەستپێکردنی جەنگ ڕۆژانە نزیکەی 800 فڕۆکەی ناوخۆیی و بیانی بە ئاسمانی عێراقدا تێپەڕیون کە ئەمەش بەراورد بە پێشتر 700 بۆ 750 فڕۆکە زیادی کردبوو. بەو پێی کرێی تێپەڕبوونی هەر فڕۆکەیەک 450 دۆلار بووە. عێراق ڕۆژانە تەنیا لە باجی تێپەڕبوون 360,000 دۆلار زیان دەکات. ئەگەر زیانی فڕۆکەخانەکانیش لە باجی نیشتنەوە و خزمەتگوزاریە زەمینیەکانی بخرێتە سەر کە ڕۆژانە سەدان هزار دۆلارە، ئەوە زیانی ڕۆژانەی دەوڵەت زۆر لە 1 ملیۆن دۆلار تێدەپەڕێت. لەم نێوەندەشدا هێڵی ئاسمانی عێراقی بە سەختترین قۆناغیدا تێدەپەڕێت، چونکە سەرەڕای زیانەکانی ناچارە تێچووی موچە و بیمەی فڕۆکەکان بدات بێ ئەوەی 1 دینار داهاتی هەبێت. بە پێی راپۆرتەکان کۆمپانیا فڕۆکەوانیەکانی عێراق زیانی گەورەیان بەرکەوتووە. بەو پێی ڕۆژانە 100 تا 150 گەشتی ئاسمانیان لە عێراقەوە یان بۆ عێراق ئەنجام داوە. ئەگەر ڕێژەی نێوەندی داهات بۆ هەر گەشتێک لە نێوان 15 تا 25,000 دۆلار دابێت، زیانی ڕۆژانەی کۆمپانیاکانی فڕۆکەوانی لە نێوان 1.5 بۆ 3.5 ملیۆن دۆلاردایە. بەم پێش مانگانە 50 تا 110 ملیۆن دۆلار زیانیان بەردەکەوێت. مەترسیە گەورەکە تەنیا کاتی جەنگەکە نییە، بەڵکو قۆناغی دوای شەڕە. شارەزایان هۆشداری دەدەن کە تەنانەت دوای کردنەوەی ئاسمانیش کۆمپانیا جیهانیەکان بە خێرایی متمانە بە ئاسمانی عێراق ناکەنەوە تاوەکو هەڵسەنگاندنی ئەمنی بۆ نەکەن. ئەمەش وا دەکات بۆ ماوەیەکی درێژخایەن ئەم زیانانە بەردەوام بن. قەیرانەکە تەنیا لە داخستنی ئاسماندا کورد نابێتەوە، بەڵکو بەهۆی ئاڵۆزیەکانی جەنگەوە عێراق ڕوبەڕووی کێشەی جدی بووەتەوە لە پرسی نەوت و هەناردەکردنیدا. بەو پێی زیاتر لە 160 ڕێژەی هەناردەی نەوتی دابەزیوە. هەروەها داهاتی گومرگی خاڵە سنووریەکان بەهۆی کەمبوونەوەی جوڵەی بازرگانی لە ناوچەکەدا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. ئەمەش عێراقی خستوەتە بەردەم قەیرانێکی ئابووری قوڵ. کۆبوونەوەی ئەم زیانانە پێگەی دارایی عێراقی لاواز کردووە و کورتهێنانێکی مەترسیداری لە بودجەی گشتیدا دروست دەکات. لە سێبەری ئەم قەیرانە دارایی یەخنکێنەرەی بەرۆکی بەغدادی گرتووە، دوور نییە ئەم کێشانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرۆکی هەرێمی کوردستانیش بگرن. پێشبینی دەکرێت بەهۆی ئەم کورتهێنانە و نەبوونی نەختینەی پێویست لە خەزێنەی دەوڵەتدا، حکوومەتی فیدراڵی بە بیانووی جیاجیاوە نەتوانێت شایستە داراییەکان لە کاتی خۆیدا بنێرێت. ئەمەش وا دەکات هەر لەم مانگەیان مانگی داهاتووەوە کێشەی نەختینە و دواکەوتن لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست ببێت و بارگرانیەکی گەورەتر بۆ سەربژێوی خەڵک دروست بکات.